بۆچی شازادەی گوێنشینی سعودیە ترەمپی ڕازی کرد هێرش نەکاتە سەر ئێران. ئامادەکردنی ئەم بابەتە لەلایەن ماڵپەڕی ئاوێنەوە. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ، سەرۆکی ئەمریکا ئامادە بوو ڕێگە بە گەورەترین هێرشی سەربازی لە دوای جەنگی جیهانی دووەم بدات. بەڵام وڵاتانی هاوپەیمان ڕازیان کردووە پلانەکەی ڕابگرێت. دوای چەند ڕۆژێک لە هەڕەشەی توندی ئۆپراسیۆنی سەربازی نوێ دژی ئێران، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا جارێکی دیکە هەوڵ دەدات لە ڕێگەی دیبلۆماسیەوە ئەوە بەدەست بهێنێت کە تاوەکو ئێستا لە ڕێگەی فشاری سەربازیەوە نەیتوانیەوە بەدەستی بهێنێت. پرسیاری سەرەکیەوەیە کە ئایا وڵاتانی عەرەبی کەنداو کە پەیوەندی نزیکیان لەگەڵ واشنگتۆن دەپارێزن دەتوانن لە چەند ڕۆژی داهاتوودا بڵێن بەشداری بکەن لە کردنەوەی گەروی هورمز بەڕووی گەشتیوانی نێودەوڵەتیدا. تەنانەت بە شێوەیەکی کاتی زەمینە بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان لەسەر بەرنامەی ئەتۆمی ئێران دروست بکەن. بە پێشی کارێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ هەوڵەکانی پێشوو یان بڵێن ئەو هەوڵانەی کە لە ماوەکانی پێشوودا دراون چەند مانگێک بوو شکستیان هێنا. هاچەندە دوێنێ یەکشەمە یەکەم نیشانەکانی پێشکەوتن تۆمار کرا، چونکە هەردوو وڵاتی عومان و ئێران راپۆرتێکیاندا کە دانوستان بە ئاراستێکی ئەرێنیدا دەڕوات. ترامپ بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە کە ئەمریکا دوای نیوەڕۆی ڕۆژی دووشەمە گەڕی نوێی دانوستانەکان دەست پێ دەکات. ئاماژەی بەوەش کردووە ئامادەی ڕێگە بە گەورەترین هێرشی سەربازی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بدات. بەڵام هاوپەیمانەکانی ڕازیان کردووە کە پلانەکانی ڕابگرێت. وتیشی ئێمە بە تەواوی ئامادەبووین بەرەو پێشەوە بچین، بەڵام کاتێک هاوپەیمانان بڵێن داوای دواخستنیان کرد ناچار بووین بڵێن بابزانین شتەکان چۆن دەڕوە. بەڵام ئەگەر دانوستانەکان هەرز بێنن وەک ئەوەی لە ڕابردوودا ڕوویان داوە، ئەوە ڕەت ناکرێتەوە کە سەرۆکی ئەمریکا بەم زوانە بگەڕێتەوە سەر هەڕەشەکانی هەنگاوی سەربازی. بە پێی وتەی وەلی نەستر، مامۆستای زانکۆی جۆنس هۆپکینز، ترامپ ئێستا هەوڵ دەدات چارەسەرێکی دیبلۆماسی بدۆزێتەوە بۆ ئەوەی زیاتر لە پەرەسەندنی سەربازی دوور بکەوێتەوە. بەڵام هیچ ڕێگایەکی ڕوون نییە، چ لە ڕێگەی دیبلۆماسیەوە یان لە ڕێگەی هێزی سەربازیەوە کە ڕێگەی پێ بدات سەرکەوتن ڕابگەێنێت. ترامپ دانوستانە نوێیەکانی لەگەڵ ئێران لەمڕۆ دەست پێ دەکات. تێچووی شەڕ لە هەڵکشاندایە، گۆڕانکاری بەردەوامی نێوان هەڕەشە و دانوستانەکان ڕۆژهەڵاتی ناوڕاستی ناسەقامگیر کردووە و کارنامەی سیاسی ناوخۆی ئیدارەی ترەمپی ئالۆز کردووە. لە چەند هەفتەی ڕابردوودا ئێران هێرشی بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە دەست پێ کردووە، لەوانە ئوردن، بەحرەین و کوێت. هاوکات میلیشیەکانی لایەنگری ئێرانیش لە عێراق هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانیان بۆ سەر سعودی ئەنجام داوە. توانای تاران بۆ بڕێنی کاریگەریەکانی کەشتیوانی لە گەروی هورمز بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی نێودەوڵەتی و ئەمریکا و وڵاتانی دیکەی ناچار کردووە کە سوود لە یەدەگی استراتیژی نەوت وەربگرن. لە هەمان کادا ئەندامانی کۆنگرێس و سیناتۆرەکانی کۆماریەکان تەنها چەند مانگێک پێش هەڵبژاردنەکانی ناوەڕاستی خول فشار دەخەنە سەر کۆشکی سپی تا ڕوونتر ڕوونی بکاتەوە کە ئامانجەکانی شەڕەکە چین و چۆن پلانی هەیە کۆتایی بەم شەڕە بهێنێت. نیگەرانیەکان کاتێک تونتر بوون کە 3 سەربازی ئەمریکی لە هێرشێکی موشکی ئێران بۆ سەر بنکەیەکیان لە ئوردن کوژراون و ژمارەی کوژاوانی سەربازی ئەمریکیش لە مانگی شوباتەوە گەیشتە 18 کەس. کاتێک ترامپ لە کۆتایی مانگی شوباتدا فەرمانی یەکەم هێرشەکانی دژی ئێران دەرکرد، پشتیوانی نێودەوڵەتی سنووردار بوو. لە کاتێکدا ڕاپرسیەکان دەریان خست کە بەشێکی زۆری خەڵکی ئەمریکا باوەڕیان بەوە نەبووە کە تاران هەڕەشەی ئەتۆمی دەستبەجێ دروست بکات. ترامپ دڵنیاییدا بوو کە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی کاتی دەبێت و مەزەندەی کردهبوو کە لە ماوەی 4 بۆ 6 هەفتەدا ململانەکان کۆتایی پێبێت. بەڵام شەڕەکە ئێستا چۆتە مانگی شەشەمی خۆیەوە و هەم پشتیوانی نێودەوڵەتی و هەم لە ناوخۆ بۆ سەرۆکی ئەمریکا کەم بووەتەوە. دەستێوەردانی سعودیا بە پێی وتەی هاوکارانی ترامپ کە لەلایەن WSJ ئاماژەی پێکراوە، هۆشداریە بەردەوامەکانی ڕواڵەتی پرۆسەی دیبلۆماسی خێراتر کردووە کە دەتوانێت ببێتە هۆی ڕێکەوتن و کۆتاییهێنان بە ململانەکان. ترامپ ڕۆژی شەمە لە سۆشیال میدیا نووسیوێتی ئێران و وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوڕاست داوایان لێ کردووە هێرشە پلان بۆ داڕشاوەکە هەڵبۆشێنێتەوە. ئەم پۆستە دوای پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد بن سلمان شازادەی گوێنشینی سعودیا بڵاوکراوەتەوە. وەک سەرۆکی ئەمریکا خۆی ئاشکرای کردووە، پرسیاری لە شازادەی سعودیا کردووە کە ئایا هێرشکردنە سەر ئێرانت پێ باشترە یان ڕێکەوتن.
ترامپ وتی پێیوتم کە بەڕوونی ڕێکەوتنێکی پێ باشترە چونکە کەس نازانێت هێرشی سەربازی بەرەو کوێمان دەبات. لە بەرامبەردا پەیوەندی بە بنیامین ناتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیلەوە نەکردووە کە بەردەوامە لە داکۆکیکردن لە استراتێژی سەربازی تونتر لە دژی ئێران. ڕەخنە لە تاکتیکەکانی ترامپ، ڕەخنەگرانی سەرۆکی ئەمریکا دەڵێن گۆڕانکاریە بەردەوامەکانی لە هەڵوێستەکانیدا بەشێک نییە لە استراتیژیەکی یەکگرت و بەڵکو ڕنگدانەوەی بێتوانایی ئەوە لە دۆزینەوەی چارەسەرێکی سەربازی یان دیپلۆماسی کاریگەر. دانیال شاپیرۆ باڵیۆزی پێشووی ئەمریکا لە ئیسرائیل و بەرپرسی باڵای پێشووی پێنتاگۆن دەڵێت ئەم پاشەکشەیە بە شێوەیەکی جددی هێزی متمانە بە ئەمریکا لاواز دەکات. ناوبراو جەختی کردەوە نەک هاوپەیمانەکانی ئەمریکا و نەیارانی ئێرانی ئیتر باوەڕ بەو قسانەی ئەمریکا ناکەن. قۆناغی هێستای قەیرانەکە لە مانگی حوزەیران دەستی پێکرد کاتێک واشنگتۆن و تاران دانوستانیان لەسەر یادداشتێکی لێک تێگەیشتن کرد کە بەهۆی لێکدانەوە جیاوازەکانەوە لەسەر چۆنیەتیکردنەوەی گەروی هورمز داڕەما. دو بەدوای ئەو هێرشانەی کە ئێران بۆ سەر کەشتێ بازرگانیەکانیان گەڕانەوەی سزا ئابوووریەکانی ئەمریکا بەهێزکردنی گەماروی دەریایی و سنووردارکردنی هێرش ئاسمانیەکان لە هەمان کادا ترامپ تەنانەت هەڕشەیەشکردنە سەر ژێرخانە گرنگەکانی وەکو پرد و دامەزراوەی وزەی کرد. هەرچەندە پێدەچێت بۆ ئێستا کردەوەی سەربازی لە پشتەوە بێت بەڵام ڕێگای دیپلۆماسی تاوەکو ئێستا لە ڕادەبەدەر نادیارە. سوزان مالۆنی پسپۆڕی ئێران لە دامەزراوەی برۆکینز دەڵێت گەیشتن بە ڕێکەوتنێک کە ئازادی کەشتیوانی مسۆگەر بکات نەخێرا بەدەست دێت و نە ئاسانیش دەبێت.